ئەوە زۆر سەختە تۆ دەزانی من ڕۆژانە بیر لەوە دەکەمەوە. تریڤەر ئۆلیڤەر تەنها تەمەنی 10 ساڵ بوو کاتێک تراڤس ئەکتنسی باوکی فەرماندەی لەشکری سەربازی بوو کە بۆ جاری دووەم ڕەوانەی عێراق کرا. ئەو کەسێکی زۆر بەهێز بوو ئەو زۆر بوێر بوو کە لە هیچ کەسێکدا نەمبینیوە باوکێکی زۆر خۆشەویست بوو زۆر لێ هاتوو بوو بۆ نەخشەدانانی سەربازی. لەشکری سەربازی ئەمریکا لە گۆڕەپانی جەنگدا بە ناوی ئەتکینز ناودەبرا وەک برایەکی گەورەی سەربازەکانی تر بوو کە هەمیشە وەک نمونەیەک ڕابەرایەتی دەکردن. کاتێ داوای لێ دەکردی کارێک کەی خۆی پێشتر کارەکەی کردبوو. بەڵام لە پێش ئەرکی دووەمی جاک ئەتکینسی باوکی کە خۆی سەرباز بووە لە جەنگی ڤێتنام هانی دەدا کە ئەرکێکی سەربازی تر بگرێتە ئەستۆ کە مەترسی لەسەر ژیانی کەمتر بێت. ئەو گوێی لەوە نەدەگرت پێی وتم باوکە من سەربازی پیادەم ئەوە ئەو شوێنەیە کە من دەگرێتەوە. لە یەکی مانگی 6 2007 ئەتکینس لەگەڵ دەستەیەک لە سەربازەکان لە بەرەنگاربوونەوەیان لەگەڵ دوو لە چەکداری یاخیبوو لە عێراق شەڕێکی دەستە و یەخەیان کرد و سەربازەکان بە دەوری یەکدا پشتی یەکیان گرتبوو. دواتر دەستدرێژی گولەیان لێ کرد و کەوتە سەرزەوی پاشان ئەکتینس لاشەی خۆی وەک قەڵغانێک بەکارهێنا بۆ پاراستنی ئەوانی تر ساند ئایجۆ ئەو شەڕەی لەسەر بڵندگۆی ئۆتۆمبیلە چەک هەڵگرەکەەوە بینی. دیار بوو کە ئەو دەیزانی چی ڕوودەدات نارنجۆکەکەی دەرهێنا و وەک خۆکوژێک تەقاندیەوە ئەو خۆی کردە قوربانی بۆ پارێزگاریکردن لە من و لەوانی تر بۆ ئەوانی لەوێ ئامادە بوون. بۆ ئەو هاوڕێیانەی ئەتکینز کە لە جەنگدا لەگەڵی بوون هیچ کەسێکی ترشیانی ئەو مەدالیای ڕێزلێنانە نییە جگەلەو. تۆ دەزانی ئەو جوامێری و ئازایەتی ئەو هەیبوو جاهت دەستەواژەیەکی تر بەکار بێنی کاتێ باز لەو کارانە دەکەی ئەوە هێشتا کەمە لە ئاستی ئەودا. تراڤیس پاڵەوانێکی ڕاستەقینە بوو ئەو پاڵەوانێکی ئەمریکی بوو من هیواخوازم ئەو بتوانێت ئەوە ببینێت کە من هەوڵی بۆ دەدەم کە باشترین دەرفەت دروست بکەم وەک ئەوەی ئەو بە منی بەخشی. بۆ خێزانەکەی مەدالیای ڕێزلێنان هیچ مانایەک ناگەێنێت بە بەراورد لەگەڵ شانازی و ڕێزی هاوڕێ سەربازەکانی بەوەی ڕێز لەو ڕێبازە بگرێن کە ئەو تیایدا ژیا ئەو ڕێبازەی کە خزمەتی تێدا کرد ئەو ڕێگەی کە گیانی خۆی تێدا بەخت کرد. من سوپاسگوزارم کە ئەو کاری کرد و سەربازەکانی ڕزگار کرد ئەو سەربازێکی ئازا بوو ئەو کارانەی کرد کە پێویست بوو بیکات. ئەوان دەڵێن مەدالیاکە کۆتایی بە قوربانیدان دەهێنێت نەک بە لەیادکردنی لەلایەن گەلێکی سوپاسگوزارەوە.